سوپای عێراق لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە چەند جارێک هەوڵی داوە هەتا دەواازەی خەزای کفری هێزی تیادا جێگیر بکات. ئەمە دڵەڕاوکەی لای هاوڵاتیان دروست کردووە، بەڵام پێشمەرگە ڕێگەی نەداوە ئەو مەرامە بەجێبهێنرێت. فەرماندەیەک ڕایدەگەێنێت ئەو هێڵەی بۆ سوپای عێراق دانراوە دوا سنووریانە لە ناوچەکەدا. ئەو ناوچانەی ئێمە لێ جێگیر بووینە دڵنیای خەڵکی کفریشەکەینەوە چۆری ناکەین و بەرگریەکەین و ئینزاریشمان کردوون ئەگەر ئەمانە ئەم شەڕەنگێزیوانە بکەن ڕوبەڕویانە بووینەوە تا چەنە توانین ڕوبەڕویان بینەوە ئەوە ڕەنگە لە کردەوە ئەو بەدەر بکەوەوانە، بەڵام ئێمە توانین بە پێی ئەو توانەیە کە لە بەدەستمانە ڕوبەڕووی سوپای عێراق بینەوە بێتە پێشەوە. ئێرە قەڵای ئاسکی کفریە 3 کیلۆمەتری خواروی ناحی جەبارە و 8 کیلۆمەتری دوور لە کفریەوە بە سوپای عێراق ڕاگەیەندراوە. جێگیربوونی هێزی پێشمەرگە لەم شوێنەدا هەتا سەر دەبێت. ئەمە پەیامی ئاشتی ئەوانە و وەڵامیان بۆ فشارەکانی سوپا و حەشدیش پێیە. 2023 ئێران هێزی پێشمەرگەی تیا بوو لە 2013شەوە بارەگای فەوجەکەی ئێمەیە و دوای 16 ئۆکتۆبەریش کە و حەدەسانەی ڕوودا ئێمە هەلەیرە ماوێتەوە. دیارە سوپای عێراق چەند جارێک داوای ئێرەی کردو بۆ ئێرە ناوچێکی گرنگە، بەڵام ڕێگەمان نەداوە. دوو جاسێجە هاتوون لە ڕێپۆلیسی جەبارۆ داوایان کردو بێنە ئێرە، ڕەتمان کردوەوە سەرویش وتیتی بە هیچ شێوەیەک ڕێگا مەدەن ئەو هێزانە ئەگەر سوپای عێراق بێ ئەگەر حەشدی شعبی بێ بێنە ئەی سنوورە. ئێمە فەرمانمان هەیە بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین ئەوان بێنە ئێرە مەترسی دروستکەن بۆ سەر شاری کفری و ناوچەکان و بە هەموو شوێک هاوڵاتیانی ناوچەکە دەپارێزین. بوونی هێزەکانی پێشمەرگە لەو شوێنەی کە یەکێکە لە ناوچە دابڕێنراوەکانی سنووری پارێزگای دیالە متمانە و دڵنیایی بۆ خەڵکی ئەو سنوورش هێشتووەتەوە. ئەگەرچی بەردەوام سوپای عێراق بە بیانووی جیاجیاوە دەیەوێت هێزەکانی لێرەش جێگیر بکات، بەڵام ڕێی پێ نەدراوە. لێرە پێشمەرگە دواخاڵی بۆ سوپای عێراق داناوە. لە پێناو پارێزگاریکردن لە ئاسایشی ناوچەکە ئامادەنین یەک بست بچنە دواوە. سامان کەریم کورد سات نیوز، سنووری ناحی جەبارە.